چیرۆکی ئەو فڕۆکەوانەی کە کەوتووە خوارەوە نازانم ئەمە باسمان کرد فڕۆکەوانە نەکبەتەکە شەڕ ڕاگیراوە و ئەو دەکەوێتە خوارەوە چۆن بوو؟ ئەو فڕۆکەوانە ئەو کاتە مولازمەوە قاسمە دلێمی بوو. قاسم فڕۆکەوانی عێراقی فڕۆکەوانی عێراقیە باڵەیە. قاسم لە خەڵکی خالدیەیە لە بینی نێزیک ڕوومادی لە بینی فەلوجە و ڕوومادی ناحیەت الخالدیە خەڵکی وێنانەیە کە بووە فڕۆکەوان لەسەر سیخۆی 22 ئەفری دوایەوە کە سیخۆی 25 هاتە عێراقەوە چووە سەر سیخۆی 25 سیخۆی 25 بۆ زەوی زۆر ینی لێ ترسی کە قەسفە کاتن سیخۆی 25 و هەر ئەینی جۆری تیارە بوو کە هەڵەبجەی بۆمباران کرد سیخۆی 25 ئەمە لە توانای سیخۆی 22 ئەوانە نییە سیخۆی 25 سیخۆی 25 سورعەتی نییە 960 سوپەرسۆنیک نییە لە 7 کیلۆمەتر زیاتر ناتوانێت بەرز بێتەوە باش بەڵام بۆ زەوی بۆ قەسف دەرەجەیەکە حەلی نییەوەکو ئەم واجبەی قاسم کە پێی دەرچوو ئەوایە مقدەم پێی دەربچێتن نەوەک ئەو پلەی مقدەم بێ خبرایی ئەوە بەڵام لەو کاتەوە نەبوو قاسم ڕۆی خۆی چووە پێشەوەتی منە ڕۆمەیکەم تر دوو فڕۆکەی سیخۆ بوون قاسم ملازمەوە بوو ئەوی دووەمی شەر ملازمەوە بوو بەس ئەم پێڵێن ئەقدەمتر ینی شەڕ ڕاگیرا بوو یان لە شەڕانە ژیرا بوو لەسەر کۆتایی بوو لەسەر کۆتایی بەڵام بڵین جەبهە لە سنووری ئەو 1200 کیلۆمەترە لە زۆر شۆن بڵێ لە 800 کیلۆمەتر تەقە نەما بوو سەرباز ئێرانی بە پاوە ئەوەستا و عێراقی سێ یەکتریانە کرد و تەقەیان لە یەک ناکرد ئاهای لات بوو ئەم بۆ کەوتە خوارەوە ئەم ڕۆی خۆی واجبەکە ئەوایە فڕۆکەکە ڕێک نەڕوە کە ئەو مەنتیقەیە و شەکی لێ بوو ئەبوایە ئاوها بڕوات زیگزاگ بکاتە فڕۆکە هەتاکو ڕێک بڕوە مستەقیم بە ئاسمان لێدانی ئاسانە بێ ئەم کە گەیشتە شاخی لێنانە بە ستینگەر لێیاندا موشکی ستینگەر بەرکەوت بەری کەوت ئەجا قاسم لێرە شانسی بوو کە بەرکەوت فڕۆکەکەی هەرچەنێ سیخۆی 25 پێڵێنە فلاینگ تانک دەبابەیەکە و لە ئاسمان درعی زۆر بەقوتە ینی فڕۆکەوان هیچی لێ نایە ئەگەر بشتەقێتەوە لە دواوە فڕۆکەکە ئیتر کە لارەوە بوو خۆی فرەدا بە پەرەشوت طبعاً کە پەرەشوت هەر فڕۆکەوانی خۆی فرێدا بلۆک ئاوتە بێتن بلۆک ئاوت لەوەش خۆتەمێ ئەچی خێن ناگاتە سەر چونکە سورعەتی ئەو کورسی کە دەرەچی لە ناوی 340 مترە لە چرکەیەەکە بۆ ئاسمان زیاتر دەتبا بە لە 50 تا 75 مترە دەبات ئەوە لەوێ دوایەوە پەرەشوتەکە ئاکرێتەوە کە پەرەشوت کرایەوە ئەنجا دێتەوە هۆش خۆت ئەم کەوتە دۆڵەکە و پۆڵێکی لەجێ چوو ئازاری پێگەی هەر باشە بەوە دەرچووە خۆی شانسیە بوو کەوتە ناو دۆڵەکەەوە ئەگەر ئاها بڕۆیشتە چونکە ئەو ئاها خۆی فرێدا بەبان شاخەکە چەندی پێچوو تا گەڕایەوە 6 ڕۆژی پێچوو بەڵام شەڕ ڕاوەستا بوو شەڕی عێراقیێران وەستاکە لە چیرۆکە سەیرەکان ئاخی فڕۆکە بوو کەوتە خوارەوە تا گەڕایەوە شەڕ ڕاوەستا بوو هەر لە کاتی کەوتنە دووەم ڕۆژی بە ڕۆیشتنە شەڕ وەستا بوو کۆتایی پێهات